ئەمە داستانی لەدایکبوونی بزاوێکە، داستانێک لە نەگوتراوەکانی شۆڕشێک، داستان و مێژووی کەسانێک کە جیهان وەک ئەوان کەمی بەخۆوە بینیوە، داستانی هێز و ئیرادە و قەڵایەک بۆ ئازادی نیشتیمان، داستانی قوربانیدان و کۆڵنەدانی پشت بە پشتی سەرکردەکانی بارزان و یاوەرانیان، شۆڕشگێڕانێکی بێهاوتا و ئازا کە بە خۆڕاگریان توانیان قەڵەمی مێژوو بۆ تۆماری شکستی یەک لە دوای یەکی دوژمنانی داگیرکەر بجوڵێنن. ئەم داستانانە سەفەرێکن بۆ زیاتر ئاشنابوون بە شۆڕش و نەبەردیەکانی بەردەوامی بزاوی بارزان. دوایی کۆتایی هاتنی جەنگی دووهەمی جیهانی ساڵی 1945 قۆناغی شۆڕشی چەکداری گەلانی ژێردەستە بۆ ئازادیش کاڵ بووەوە و بەرەو قۆناغێکی نوێ هەنگاوینا کە قۆناغی کار و خەباتی سیاسی بوو. شۆڕشگێڕ و سیاسەتمەدارانی کورد لەلایەن خۆیانەوە هەوڵیاندا ئەم قۆناغە نوێیە و وشیارانە تێپەڕێنن و شارەزایانە هەنگاوی بۆ بنێن. ئەنجامەکەشی دامەزراندنی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بوو کە بووە هەوێنی بنیاتنانی یەکەم کۆماری کوردستان لە شاری مەهابادی ڕۆژهەڵاتی کوردستان. گواستنەوەی ئەمەزمونە بۆ پارچە داگیرکراوەکانی دیکەی کوردستان هەنگاوێکی سیاسی گەورە بوو کە دەبوایە بەهاوێژرێت و درێژەی پێ بدرێت. لە باشووری کوردستان کە بە درێژایی شەڕی دووهەمی جیهانی لەلایەن بارزانیەکانەوە شۆڕشی چەکداری دان نەمرکابەوە، یەکەم هەنگاوی یەکخستنی خەباتی سیاسیش هەر لەلایەن ئەوانەوە هاوێژرا و ژەنڕاڵ مستەفا بارزانی دوایی کۆکردنەوەی شۆڕشگێڕ و سیاسەتمەدارانی باشووری کوردستان و با مەبەستی یەکخستنی بسووتنەوەی کوردی لەو پارچەیە ساڵی 1946 بڕیاری دامەزراندنی پارتی دیموکراتی کوردی عێراقیدا. دوای ئامادەکاریەکان و نووسینەوەی ڕەشنووسی پرۆگرام و پەیڕەوی ناوخۆ لە ڕێکەوتی 16 ئابی 1946 پارتی دیموکراتی کورد لە شاری بەغدا بە شێوەیەکی نهێنی و بە دروشمی دامەزراندنی دەوڵەتی دیموکراتی ئیتیحادی کوردی کە تەواوی لیوا کوردیەکان بگرێتەوە دامەزرا و هەر لەو کۆنگرەیە ژەنڕاڵ مستەفا بارزانی با سەرۆکی حیزب هەڵبژێردرا. لەم قۆناغەی خەباتیشدا بەرژەوەندی وڵاتانی زلهێز و ڕێکەوتنەکانیان هاوشێوەی خەباتی چەکداری بە زیانی خەباتی سیاسی گەلی کورد شکایەوە و یەکەم دەرهاویشتەشی ڕووخانی کۆماری دیموکراتی کوردستان بوو لە ڕۆژهەڵات. بەمەش کورد ئەو پەناگە ئەمنیەیان لەدەست و کە لێیەوە خەباتیان بۆ ڕزگارکردنی وڵاتەکەیان دەکرد. ڕووخانی کۆمار خێزانە بارزانیەکان گەڕانەوە عێراق و لەلایەن دەسەڵاتی پاشایەتیەوە نێردرانە منفا. لەشکری شۆڕشگێڕی بارزانیش بە سەرکردایەتی ژەنڕاڵ مستەفا بارزانی لە ڕێکردنێکی مێژووییدا خۆیان گەیاندە یەکێتی سۆڤیەت و لەوێ وەک پەنابەری سیاسی وەرگیران و زیاتر لە 11 ساڵ لەوێ مانەوە. لەو ماوەیەدا بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی عێراق بەگشتی و پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی گۆڕانکاری زۆری بەسەرداهات و لە زۆر قۆناغدا ڕوبەڕووی ئاستەنگی جدی بوو. لە دەستپێکی خەباتی سیاسی پارتی لە نێوان
ساڵانی 1946 تا 1949 حیزب بە بارودۆخێکی تا ئەندازەیەک سەقامگیردا تێپەڕی و زیاتر خەریکی کۆکردنەوە و ڕێکخستنی ئەندامەکانی بوو چالاکێکی ئەو تۆیان نەبوو. ساڵی 1949 بەهاتنە سەرکاری کابینەی نوری سەعید و جاردانی یاسای عورفی لە عێراق، حیزبە سیاسیەکانی عێراق بە گشتی ڕووبەڕووی دۆخێکی سەخت بوونەوە و لە نێویاندا لایەنگر و ئەندامانی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کەوتنە بەر هەڵمەتێکی فراوانی گرتن و حکمی جیاجیایان بەسەردادرا. بەشێکیان ڕەوانەی زیندانەکان کران و بەشێکیشیان دوورخرانەوە. بۆ دەربازبوون لەم خۆناغا سەرەتای ساڵی 1950 لەلایەن لێژنەی ناوچەی کۆیە و بە ئامادەبوونی عەلی عەبدوڵڵا و عەونی یوسف ئەندامانی کۆمیتەی ناوەندی لە شاری بەغدا کۆنفرانسێکی گشتی حیزب ئەنجام درا. سەرکردایەتیەکی کاتی بۆ حیزب پێکهێنرا و بڕیاری بەستنی کۆنگرەی نوێدرا. ساڵی 1950 دوای دەست بەکاربوونی کابینەی عەلی جەودەت ئەیوبی و وەرگرتنی وەزارەتی داد لەلایەن حوسێن جەمیلەوە، بارودۆخی سیاسی عێراق هەندێک کرانەوەی بەخۆیەوە بینی و بەشی هەرە زۆری ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان لە نێویاندا هەمزە عەبدوڵڵای سکرتێر و عەونی یوسف ئەندامی کۆمیتەی ناوەندی، جەلیل هوشیار و ئیبراهیم ئەحمەدی بەرپرسی لێژنەی ناوچەی سلێمانی لە زیندانەکان ئازاد کران. بە ئازادبوون و گەڕانەوەیان بۆ نێو گۆڕەپانی کاری سیاسی و حیزبایەتی بەهۆی جیاوازی لە بیر و بۆچوونیان جارێکی دیکە ناکۆکی کەوتەوە نێوان هەمزە عەبدوڵڵای سکرتێری حیزب و بەشێکی زۆری ئەندامانی کۆمیتەی ناوەندی. بە مەبەستی چارەسەرکردنی ئەم ناکۆچیانە حیزب بڕیاری بەستنی کۆنگرەی دووەمی خۆیدا. کۆنگرەی دووەمی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێکەوتی 13 ئاداری 1951 بە شێوەیەکی نهێنی لە شاری بەغدا بەسترا. بەڵام ئەم کۆنگرێژ نەیتوانی کێشەکانی حیزب چارەسەر بکات. بۆیە لەلایەن هەمزە عەبدوڵڵا، ئیبراهیم ئەحمەد و عەلی عەبدوڵڵا لێژنەیەک پێکهێنرا تا کۆمیتەیەکی ناوەندی کاتی بۆ حیزب بەبێ سکرتێر و مەکتەبی سیاسی دروست بکرێت و ئامادەکاری بۆ بەستنی کۆنگرەیەکی دیکە بکرێت. سەرەڕای ناکۆچیەکان دوای کۆنگرەی دووەم حیزب ڕێکخستنەکانی تۆقمەکردەوە و کار و چالاکیەکانی فراوانتر کرد. ساڵی 1952 بەشداری لە هەڵبژاردنەکانی عێراقدا کرد و توانی نوێنەری خۆی لە شاری کۆیە سەربخات. هەروەها بەشداریەکی کارای لە خۆپیشاندانی 23 تشرینی دووهەمی 1952 هەبوو دژی دەسەڵاتی پاشایەتی لە عێراق. بەڵام لە نێوخۆدا بە تایبەت لە ئاستی سەرکردایەتی تادەهات کێشە و ناکۆچیەکان قوڵتر دەبوونەوە تا ڕادەیەک لەلایەن ساڵح ڕۆژدی و مستەفا کەریمەوە هەر بە ناوی پارتی حیزبێکی کە دروست کرا و چالاکیان دووان. ئەم حیزبە بۆ ماوەیەکی زۆر درێژەی نەکێشا و لە کۆتاییەکانی ساڵی 1952 هەڵوەشایە. هەرچی هەمزە عەبدوڵڵا بوو دوای کۆنگرە پابەندی بڕیارەکانی کۆنگرە نەبوو، پەیوەندی بە ئەندامە ناڕازیەکانی حیزبەوە کرد، بە تایبەت لێژنەی ناوچەی سلێمانی کە کێشەیان لەگەڵ کۆمیتەی ناوەندی هەبوو حیزبێکی نوێی بە ناوی باڵی پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان دروست کرد. هەر لە کۆتاییەکانی ساڵی 1952 لەلایەن کۆمیتەی ناوەندی کاتی حیزبەوە هەوڵدرا هەمزە عەبدوڵڵا و شوێن کەوتوانی ڕازی بکەن بگەڕێنەوە نێو پارتی و بۆ ئەم مەبەستە بڕیاردرا هەرچی زووە کۆنگرەی نوێی حیزب ببەستێت. کۆنگرەی سێیەمی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێکەوتی 26 کانونی دووهەمی ساڵی 1953 بە شێوەیەکی نهێنی لە شاری کەرکووک بەسترا و کۆمیتەیەکی ناوەندی نوێ بۆ حیزب هەڵبژێردرا. سەرۆک مستەفا بارزانی با سەرۆکی حیزب هەڵبژێردرایەوە و ئیبراهیم ئەحمەد کرا بە سکرتێر. ژمارەیەک بڕیاری گرنگیش دەرکرا، لەوانە گۆڕینی ناوی پارتی دیموکراتی کوردی عێراق بۆ پارتی دیموکراتی کوردستان عێراق، دامەزراندنی هەر سێ ڕێکخراوی جەماوەری
قوتابیان و لاوان و ئافرەتانی کوردستان و گۆڕینی ناوی ئۆرگانی حیزب لە ڕزگاریەوە بۆ خەبات و دواتریش دەرکردنی یەک جارێکی هەمزە عەبدوڵڵا لە حیزب، هەروەها هەڵگرتنی ئایدۆلۆژیای مارکسی لینینی ئەگەرچی لەگەڵ بیر و باوەڕی حیزبێکی نەتەوەیی نەدەگونجا، لەگەڵ ئەوەشدا بۆ هۆی ئەوەی ژمارەیەکی زۆر لە ئەندامانی حیزبی شیوعی عێراقی پەیوەندی بە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە بکەن. دوای کۆنگرەی سێیەم بارودۆخی ناوخۆی پارتی دیموکراتی کوردستان لە سایەی سەرکردایەتی هەڵبژێردرا و تووشی هەڵبەز و دابەزی زۆر بووەوە و کێشەکان چارەسەر نەکران. تایبەت ئەوانەی نێوان ئەندامانی سەرکردایەتی خۆیان بۆ چارەسەری ئەم کێشانە هەوڵدرا پەیوەندی با سەرۆک مستەفا بارزانی لە سۆڤیەتەوە بکرێت. بۆ ئەم مەبەستە لەلایەن جەلال تاڵەبانی ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزب و سکرتێری یەکێتی قوتابیانی کوردستانەوە ساڵی 1955 بەنامەیەک سەرۆک مستەفا بارزانی لە یەکێتی سۆڤیەتەوە لە بارودۆخی ناوخۆی حیزب ئاگادار کرایەوە. دواتر لە هەمان ساڵدا بۆ دیداری بارزانی خۆی گەیاندە مۆسکۆی پایتەختی یەکێتی سۆڤیەت. لە مۆسکۆوە سەرۆک مستەفا بارزانی بەنامەیەک داوای لە کۆمیتەی ناوەندی کرد هەرچی زووە کێشەکانیان چارەسەر بکەن و ڕیزەکانیان تۆکمە بکەنەوە. لەسەر ڕاستپاردەی سەرۆک مستەفا بارزانی لە کۆتاییەکانی ساڵی 1955 چەند دیدار و کۆبوونەوەیەک لە نێوان هەمزە عەبدوڵڵا و ئیبراهیم ئەحمەد ئەنجام دران. دوجار هەمزە عەبدوڵڵا بە بەیاننامەیەک باڵی پێشکەوتووی پارتی هەڵوەشاندەوە و هاتەوە ڕیزی پارتی دیموکراتی کوردستان. دوای گەڕانەوەی هەمزە عەبدوڵڵا لە سەرەتای ساڵی 1956 بەڕێکەوتن دەستەیەک لە کوردە مارکسیەکانی ڕیزی حیزبی شیوعی عێراقی هاتنە نێو پارتی و ئەم تێکەڵاوبوونە بۆ هۆی گۆڕینی ناوی حیزب بۆ پارتی دیموکراتی یەکگرتووی کوردستان. سەرکردایەتیەکی نوێ لە هەردوو لایەن پێکێنرا و ئیبراهیم ئەحمەد کرایەوە سکرتێر. بێگومان ئەمەش پێچەوانەی پرۆگرام و پەیڕەوی ناوخۆی حیزب بوو دەبوایە ئەم گۆڕانکاریانە لە ڕێگەی کۆنگرەوە بکرێت. ساڵی 1950 سەرکردایەتی لخی کوردستانی حیزبی شیوعی کە بریتی بوون لە ساڵح حەیدەری، کەمال فواد و حەمید عوسمان خۆیان هەڵوەشاندنەوە و هاتنە نێو ڕیزەکانی پارتی. دوای ئەم پەیوەندیکردنە جارێکی دیکە مەکتەبی سیاسی پارتی بەبێ کۆنگرە گۆڕانکاری تیادا کرایەوە و هەریەک لە ساڵح حەیدەری و حەمید عوسمانی بۆ زیاد کرا. تەواوی کێشە ناوخۆیەکان و ئەو گۆڕانکاریانەی لەو ماوەیەدا بەهۆی نەسازانی سەرکردایەتی ناوخۆی لەگەڵ یەکتری و هەژمونگەرایی بەشێکیان و جیاوازی ئایدۆلۆژیا و بیرکردنەوەیان بەسەر حیزبدا هات، گزارشتیان لە ناسەقامگیری بارودۆخی ناوخۆی حیزب دەکات. دوایەوەی بارودۆخی بارزانیەکان لە یەکێتی سۆڤیەت بەرەو باشی ڕۆیشت و دەرگای پەیوەندیکردن بە جیهانی دەرەوەیان بۆ کرایەوە، ساڵی 1955 سەرۆک مستەفا بارزانی وەک سەرۆک توانی پەیوەندی لەگەڵ حیزبدا دروست بکاتەوە و لەوێوە ڕاستپاردەکانی بە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بگەیەنێت و تا ڕادەیەک کێشەکانیان چارەسەر بکات. لەو ماوەیەدا پارتی دیموکراتی کوردستان هاوشانی پارتە نەتەوەیی و نیشتیمانیە دیموکراتیەکانی دیکەی عێراق لە ئامادەکردنی شەقام و پەروەردەکردنی بیری تاچی عێراقی بە کورد و عەرەبەوە لەسەر بنەمای دموکراسی و ڕازی نەبوون بە چەوساندنەوە و ژێردەستەیی ئیمپریەلیزم و دەسەڵاتی کۆنەپەرستی لە وڵاتەکەیان ڕۆڵێکی گەورەی گەڕا. ئەم خەباتە بەردەوامەی پارتی دیموکراتی کوردستان و حیزبە دیموکراتیەکانی دیکەی عێراق شۆڕشی چواردەی تەمموزی ساڵی 1950 لێکەوتەوە کە بووە هۆی ڕووخانی ڕژێمی پاشایەتی و هاتنە سەرکاری دەسەڵاتێکی کۆماری و کردنەوەی ئاسۆیەک بەرەو داهاتووی وڵات، هەڵاتنی ڕۆژێکی نوێ بۆ گەلانی عێراق و تازەبوونەوەی هیوایان بۆ ئاشتی و پێکەوە ژیان.
ساڵی 1950 و دوای سەرکەوتنی شۆڕژ باڵادەستی شیوعیەکان لە سەردەمی عەبدولکەریم قاسمی سەرۆک کۆماردا کاریگەری گەورەی کردە سەر پارتی و پەیتا حیزبی بەرەو لەتبوون دەبرد. هەمزە عەبدوڵڵا بە یارمەتی شیوعیەکان دەسەڵاتی بۆ گەڕایەوە و بە تۆمەتی ڕاستڕەوی ئیبراهیم ئەحمەدی لە پۆستەکەی لابرد و خۆی کردەوە بە سکرتێری مەکتەبی سیاسی. پارتی لەو ماوەیەدا بە شێوەیەکی کردەیی ببووە لقێک لە حیزبی شیوعی عێراقی. لە سایەی دەسەڵاتی کۆماریدا کە کورد و پارتی دیموکراتی کوردستان ساڵانێک بوو خەباتیان بۆ دەکرد تا 6 تشرینی یەکەمی ساڵی 1950 سەرۆک مستەفا بارزانی و دواتر هەڤاڵانی لە یەکێتی سۆڤێت گەڕانەوە و لەلایەن گەلانی عێراقەوە وەک پاڵەوانی نەتەوەیی پێشوازیان لێکرا. گەڕانەوەی سەرۆک مستەفا بارزانی ڕۆڵێکی گەورەی هەبوو لە خۆرۆشانی جەماوەر و پەیوەندیکردنیان بە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە. لەسەر بابەتی بارودۆخی ناوخۆی حیزب و ناکۆچی نێوان سەرکردایەتی لەلایەن ڕێکخستن و ئەندامانی حیزبەوە سکاڵایەکی زۆر دەگەیشتە سەرۆک مستەفا بارزانی و داوای لێدەکرا بە بەستنی کۆنگرەی نوێ کۆتایی بەو کێشانە بهێنرێت کە ساڵانێک بوو بەرۆکی حیزبی گرتبوو. با مەبەستی بنبڕکردنی کێشەکان لە ڕێکەوتی 30 حوزەیرانی 1959 کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندی پارتی لە ماڵی سەرۆک مستەفا بارزانی لە بەغدا ئەنجامدرا. هەریەک لە هەمزە عەبدوڵڵای سکرتێر و مەکتەبی سیاسی ئامادە نەبوون بەشداری لە کۆبوونەوەکەدا بکەن. ئەوە بوو لەلایەن کۆمیتەی ناوەندیەوە بڕیاری سەرکردنی هەمزە عەبدوڵڵا و دەست و پەیوەندەکەی درا و بڕیاردرا بەپەلە کۆنگرە ببەست. کۆنگرەی چوارەمی پارتی دیموکراتی کوردستان لە ڕێکەوتی 4 تشرینی یەکەمی 1959 بۆ یەکەم جار بە ئامادەبوونی سەرۆک مستەفا بارزانی لە شاری بەغدا بە شێوەیەکی ئاشکرا بەسترا. پارتی برایەوە سەر ڕێرەوە ڕاستەکەی کە بنەماکانی ڕێبازی نەتەوەیی بوو. ناوی حیزب کرایەوە پارتی دیموکراتی کوردستانی عێراق و سەرانی دەستەگەری بە یەکجاری لە حیزب دەرکرا. بە تێگڕای دەنجی ئەندامانی کۆنگرە سەرۆک مستەفا بارزانی بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژێردرایەوە. کۆمیتەی ناوەندی و مەکتەبی سیاسی نوێ دەستنیشان کران و ئیبراهیم ئەحمەد کرایەوە سکرتێری حیزب. بەم شێوەیە بەگەڕانەوەی سەرۆک مستەفا بارزانی پارتی دیموکراتی کوردستان برایەوە سەر ئەو ڕێچکە ڕەسەنەی لەسەری دامەزرێنرا بوو. ململانێ و کێشە ناوخۆیەکان چارەسەرکران و هەوڵدرا لە سایەی دەسەڵاتی کۆماری و بەڵێنی دەسەڵاتدارانی نوێی عێراق گەلی کورد بە خەباتێکی دموکراسی و مەدەنی بگەێنن بەو ئامانجەی چەندین ساڵ بوو شۆڕشی چەکداریان لە پێناو هەڵگیرساندبوو بۆ گەیشتن پێی سەختی و ئاوارەی زۆریان چێشتە بوو.